ئەم ئاوایە ڕەنخۆڵە مێشیا پێدەگوترێ گوندی باوەفەتێ. ڕوخساری خەڵکەکەی بە پێچەوانەی ڕووتەڵەی و کەم خزمەتی ئاوایەکە دڵخۆش و ئومێدەوار دەردەکەون. دانیشتوانەکەی چیرۆکێکیان هەیە و دەماودەم بۆ منداڵانی دەگێڕنەوە کە بۆ 53 ساڵ لەمە و بەردەگەڕێتەوە. یەکەمین فیشەکی دەستپێکردنی شۆڕشی ئەیلول لێرە نەتەقی، بەڵام ئەو تابوتەی یەکەمین شەهیدی ئەو شۆڕشەی تێدا بوو بەرەو ئەو گوندەگەڕایەوە. کاک محەممەد تەلانی کە شەهید بوو لە هەوڵقات شەهید بوو شەو ڕۆژە مایەوە چەند کەسێک لە گوندەکەی ئێمە بە وڵاخ و گوێدرشتیوا چوون هاوردیانەوە بە بین ڕەبایەکانان ڕۆژن ئەمەنە تاریکبوون لای نیانەوێت لای دیشەڵکەن یعنی دەستیان لێ کوتا هەتا جەنازە پیرۆزەکان دۆزیتەوە هاوردیان لەم چەمت وەسپی لای ئێمە لەوێ تۆزە شوێریتان ئەو خوێن و خوڕیان لێ کردەوە قاتێکی شاڵی مەرەزی لەبەرا بوو ئاین لیباسەکەی خۆیان لەبەر کردەوە بە لیباسەکەی خۆیەوە تەسمیلی خاشیان کرد. ئەوان شانازی دەکەن بەوەی خاوەنی یەکەم شەهیدی شۆڕشە سەر تاپاگیریەکەی باشووری کوردستان دەکەن بە ڕابەرایەتی مستەفا بەرزانی کە تاوەکو ئەو کاتەی ڕێکەوتن نامەی جەزائیر ڕوبەڕووی نوسکۆی کردەوە بەردەوام بوو. گوندەکە هێشتا سیمای سەردەمی شۆڕشی هەیە و زۆر لە خێروبێری دوای ڕاپەڕین و حکومەتداری کوردی نەچنیوەتەوە کەچی زۆر بەگلەی و دەربڕینیشەوە سەرقاڵ نین. ئەو عەشرەتانە کە لەو منتیقەیە بەشداری لیان کردووە لە شۆڕشی ئەیلوولە بە تایبەتی عەشرەتی ئیسماعیل عوزێری ئەو جافەکانی ئەوێ ئەوان ماڵی کاکە حەمە و ماڵی باوکی کاکە حەمە کە چەند برایەکی تری هەیە خۆیان لە ئەساسا 6 بران بە ڕەحمەت بێ کوێخا ئیسماعیلی تەلان مابوو تا لەم دوایە ئەمری خوای کرد ئەمانە هەموو بەشداری شۆڕشەکەیان کردو. کاکە حەمە 3 هەواڵی تری لەگەڵ ئەبێ ئەوانی شەهید بوون لەو شەڕا لە شەڕی دەربەنی بازیانە. بەڕاستی ئەو 3 هەواڵە کە ناوەکانە یەکیان ناوی مەلا عەبدوڵڵا شەریف سەردیە، ئەوتیان ناوی عەزیز نەجم سەردیە، ئەوتیان ئەحمەد شەریف دەرهەناری خەڵکی گوندی دەرهەنارەیە. ئەمانە کە ناویان نەهاتووە بە یەکەم شەهیدی شۆڕشی ئەیلول سەبەبەکەی دیارە ئەوە بووە کە ئەمانە دیارە لە شەڕەکە گیران و تەرمەکانیان تا ئێستا نەدۆزراوەتەوە وەکو سەربازێکی گوم ناویان ئەهێنرێ کە ئەمانش فعلەن شۆڕشی شەهیدی شۆڕشی ئەیلولی مەزن کە شۆڕشی ئەیلول دەستی پێ کردووە تەجەموعێکی گەورە لە ناوچەکەی ئێمە کراوە واروەها دوایی بە بڕیاری شۆڕش گوێزراوەتەوە دەربەنی بازیان هەر لەوێشەوە 300 کەس هەڵبژێردراوە کە بچنە ڕیزی هەرێ پێشەوە لە شیوە سوور. کاک حەما سەرپەرشتی ئەو قووەتیان کردووە لە پێشە بابم خۆی چۆ بەڵام کە ڕۆژە پێشەوەی حرەکاتی لیواکە دەست پێ بکە بۆ لە چەند چەماڵە بۆ دەربەنی بازیان خوا لێ خۆش بوو کاک محەممەد تەلانی چۆ بۆ لای بابم پێێتی کاکە اسماعیل تۆ زۆر لە شت قورسە من ئەمێنمەوە لە شوێنی تۆ بچۆ شوێنی من لە دەربەندی بازیان ئەو هاتۆتەوە بۆ دەربەندی بازیان مامە کاکە حەبەشم لەوێ ماوەتەوە تر بەرە بەیانی 11 ئەیلولی ساڵی 1961 کە لیوا حرەکەتی کردووە بۆ شیوە سوور و دەربەندی بازان ئەوەڵ جار شەڕەکە بە توش ئەوانەوە بووە. ڕێگە خۆڵینەکە دەمانێنەوە سەرە و گۆڕەی کە هەڵگری ناسنامەی یەکەمین شەهیدی شۆڕشی ئەیلولە لە باشووری کوردستان. هەرچەند دەمێژوو ئەم شەهیدەی فەرامۆژ نەکردووە بەڵام ڕەنگە زۆربەمان نەزانین گۆڕی ئەم شەهیدە دەکەوێتە کوای جوگرافیای کوردستانەوە. کاکە حەمەد تەلانی کوڕی کوێخا حەمە ئەمینی کوێخا ڕەسوولی تەلانی ساڵی 1970 لەدایک بووە. لە ڕۆژی 11 ئەیلولی ساڵی 1961 لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی ئەیلولدا سەرکردایەتی هێزێکی پێشمەرگەی کردووە بۆ ڕووبەڕووبوونەوەی هێزەکانی سوپای عێراق. لەگەڵ یەکەم ڕووبەڕووبوونەوەدا لەگەڵ 3 هاوڕێی دیکەیدا شەهید دەبن بەڵام تەنیا تەرمی ئەم شەهیدە دەدۆزرێتەوە و لە هەمان خاکدا و لە گوندی باوەفەتی ناحیەی کاکەمەند بە خاک دەسپێرێت و دەبێتە یەکەمین شەهیدی شۆڕشی ئەیلول. من وەک کوڕە شەهیدێک و وەکو بنەماڵەکەم و براکانم ئامادەین لەسەر ڕێبازی بابمان ڕۆژ تووشین و ئەژڕۆین هەتا ئێستاشی لەگەڵ بێت بۆ ڕزگارکردنی خاکی کوردستانمان بەبێ هیچ ئیمتیازاتێک ئامادەیمانتیایە و درێغیشمان نەکردو هەر لە دوای شەیدبوونی باوکمەوە
کە ئێمە دەستمان چەکی گرتووە چەکمان هەڵگرتووە بۆ خاکو بۆ کوردستانەی وەردەوام بووین و آخر شەهیدیشکەنەوەی خۆم بۆ شەهید بووە بە پلەی عەقیسمکۆ لە مووسڵ لایە زالیش هەر بەردەوامین خوێن بڕێژین بۆ خاک و کوردستان و بۆ وەتەنەی. بەیانی 11 ئازاری ساڵی 70 دەرچوو ڕێی بابیش بوو هەمومان وابوو کە باوەفەتی و تەلان هەردووچیان هەر کوردستان و هیچ جیاوازی نییە بەڵکو فەزلی ئەوان زیاتر لە ئیخۆمان لەبەرەوە بە چاکمان بزانی لەوێ بمێنێتەوە چکە هەمووی ماڵی شۆڕشەوە ماڵی کوردستان. ئەو گۆڕستانەی گۆڕی یەکەم شەهیدی شۆڕشی ئەیلولی لە خۆگرتووە خەریکە لەگەڵ خاکەکەدا دەبن بە یەک. تەنیا گۆڕی شەهید حەمەتەلانی و چەند شەهیدێکی دیکە نەبێ گۆڕەکەیان لە فەوتان پارێزراوە. هەر بۆیە گوندنشینان و خانەوادەی شەهید چاویان لەسەر گۆڕستانی گوندە دوورە دەستەکەیە ببێتە مۆنەمێنتی شەهیدانی شۆڕشی ئەیلول. قبرستانی خۆمان با و باپیرمان لەسەر لەگەڵ خاکەیە تەخت بووە بەس زۆر خۆشحاڵین کە گۆڕی شەهیدەکانمان و بە تایبەتی شەهید کاک محەممەد وە خۆی ماوەتەوە پارێزگاریمان لێ کردووە هیواداریشین کە ئەو ڕێی بۆ سەر ئەو گۆڕستانە چیە بۆ تایبەتی بۆ سەر گۆڕەکەی کاک محەممەد چاکرێ و پارێزگاری باشتری لێ بکرێ و شتێکی وای بۆ بکرێ ببێ بە نمونەی شەهیدەکانی خۆشمان. وەتە مۆنومێنتی شۆڕشی شێ مەحموودی نەمەر پێمان خۆشە وەکو بنەماڵە و کەسوکاری شەهید کاکە حەمید تەلان گۆڕستانی باوەفەتی شەهید کاکە حەموو چەندین شەهیدی تریش لەو گۆڕستانە نێژراون بکرێ بە مۆنومێنتێک مۆنومێنتی شەهیدانی شۆڕشی ئەیلولی مەزن. جێگای خۆشحاڵێ بۆ ئێم بشوو بۆ خەڵکی مانتیقەکەش ئەگەر شتێکی وا بکرێ هەم بۆ ئەوەی کە نەوەی دوا ڕۆژیش ئەم شتە بە چاوی خۆی ببینێ و بزانێ ڕۆڵەکانی پێش خۆیان چیان بۆ خاک و نیشمانەکەیان کردووە وەکو وەفایەکیش بۆ شەهیدان. کاتێ بە گوندە دوورە دەستەکانی کوردستاندا دەگەڕێیت شیعری شاعیرە ناسراوەکەی کورد عەبدوڵڵا پەرشێوت بیر دەکەوێتەوە بە ناوی سەربازی ون کە دەڵێ دەتوانی لە بن هەر بەردێ تاجە گوڕینەیەکدا بنێ چونکە بە درێژایی شۆڕشەکانی کورد گوندێک نییە تەرمێک و دوانی بۆ نەگەڕابێتەوە لە بەرەکانی جەنگەوە. بەڵام خەڵکی باوەفەتێ شانازی بەوە دەکەن کە یەکەم تاجە گوڵینە بۆ گوندەکەی ئەوان دەبێت. جەمال ئەحمەد جەمیل ڕوودا و گوندی باوەفەتێ ناحیەی تەکەی کاکەمەند.